لأمريكا بروسيسا دانا كارتين دستورا كار بو پناخوازان دبا جهه گرجيه دنابرا پنابر یان کوچبرین کevin و ین نودا. اگر هات و هیزن امریکی جسوریه وکیشیان او چارنویسا کسین کو لگل ارتشا امریکی با آوای کی راست کار دکن چبه میوانه کی می پسپور پیشنیاره که دویواری ده پیشکش دکه. او رژیا پسندکردنا سروک جو بایدن لناف امریکیان چیه؟ میوانا ما لناف استودیوی دی ویم جاره و هنک اندین ین گریدای هلبجارتن امریکا گوتو بیش بکه. هم بخیر هاتنه برنامه چاوی واشنطن. کوچبری لامریکا یک جمجار سرکی جهه مشتومریه د ناوبرا کوماری و دموکراتان ده لگل کو گلک باجار ولایت لستران سر امریکا کوچبرین جوالات امریکا ناوراست و امریکا لاتینی دحوینن هنک پرزگریک هنک و هروها بونه جهه گرجی د ناوبرا کوچبرین کو نوهاتنه و ین کو بسالانه لامریکا دمینن یک جوان جی دستورا کار یا کوچبرانه هنا کوچبرین کevin دبیجن گرینگیا کو حکومت باجار ولایتان ددن کوچبرین نو روشاوان ببیرتینه به تایبت گریدای دما درکتنا کارتین وانین دستورا کار لامریکا لگور قانون امریکی دوی پناخواس 6 مهام بمینن حتی کو مافی وان چه ببک و سرلیدانا کارتا کار بکن لگور آژانسا کوچبری ولاتیبونه یا امریکی USCIS پروسیسا پشتی سرلیدانه جبو 8 صدی جه سرلیدران مه و نیوه که دریج دکه. رفبریا امریکی دی ایلون دا گوت کو اوه سر وی که کار بکه کو کوچبر دی نفسی روژی دا کارین خواه ین کار یان کارتین خواه ین کار ور بگرن. هنک کوچبرین کو بسالانه لامریکانه دی بیجن کو هنک جوان بسالان لبندی کارتا خواه کارمان بری کو دوزاوان یا پنابریه ور قبول کرن. لگور سیاست که نو یا رفبریا سروک جو بایدن اوین کو نو درباسی امریکا دبن دما بندمان جبوان نفرزه لجر قانونا مافی پاراستنی یان پاراستنا دمکی دصد و هفته هزار کس جو کوبا هایتی نیکاراگوا و ونزوئلا د جوتمه هده بریا سپونسر کی دارایی درباس بون دورا 324 هزار جی سوزن کو بریا سی نور مکسیکا درباس ببن ورگردن هجای گوتنیه کو کوچبریا نقانونی یک جمجار سرکی ین هلبجارتن سروکاتیا امریکا ین سالا 2024 آنه. گلک پرزگری کو آلوزی د پیوندین نافبرا امریکا و چینه دهنه کو دیتنا چارسریه بوان زحمته. لیلگور کار بدستین هر دو ولاتان مجارک هیا کو هر دو آلی هفبیرن دوی وره چارسر کرن. او جی بازرگانیا ماده فنتنیله. سروک امریکی جو بایدن دبیجه پیشوچونه که گرینگ لگل چینه پیدا بویه درباره ریگرتنا هاتنا فنتنل جی چینه. بری چند هفتهان جی بایدن و هفته خواه چینی شی جین پینگ لی سان فرانسیسکو یا کالیفورنیا کوم بو و هر دو ریبران بحثا گرینگیا هولدانه که ناونتوی کرن جبو پرزگری که بازرگانیا و ماده هشبر چارستر ببه. بایدن دزانین کو بکارانینا فنتنل سدما یکی بو مرنا امریکین تمن 18 بو 45 سالیه. پرزگریکه که کوزیان لمالباتین امریکی لهر ولایته که لوی ولاتی دکه. جدرن وی دجواری دروی سنور منه دروی سنور امریکایه. اف دجواری که جهانی و پیدوی بکردار که جهانی هیا. ام حولا کوردیناسیون که نفنتوی یا بهز دکین جبو تفگر آوان ماده این هجبر ین کجک راوستینین و کوچا و ام لگل ماده این کیمیاوی و تشتندی دکین. گوان ماده این هجبر برهمتینن. لگور حکومت امریکی و پسپورین دوسه چین ولاتا سرکیه که بازرگانیا نیاسایی یا فنتنل لیته کرن و سالانه تبابین مزن جور بقاچاقی بریا مکسیک درباسی امریکا دبن. سروک امریکی دیار کرد که چین جنها و هنه گاف آویتنه داکو کمپانین بازرگانیا فنتنل دکن بکن آرمانج. لیوی گوت که باوری تیرا ویه که ناکه دوی هر گاف وره پشت راست کرن.
حفتەیە بۆری مەترسیا عێریشên میلیشیایên ser bi Îranê ve li dijî hêzên Amerîkî li Iraq û Sûriye gotûbêj kir. Vê hefteyê mijar girêdayî wê ye lê ne bi awayekî rasterast. Li Sûriye dora hezar leşkerên Amerîkî hene ku beşekin ji koalisyona navnetewî ya dijî rêxistina Daişê. Ji destpêka şerê rêxistina tundrê ve hêzên Amerîkî mil bi mil li gel hêzên Sûriye Demokratîk ve şer dikin. Nêzîkî 10 salan e di ser vî şerî yan vê hevalbendiyê re derbas bûye û bi awayekî yan û di gelek qonaxên cuda re derbas bûye ev hevalbendî. Amerîkî û Kurdên Sûriye dibêjin şerê dijî bermayên Daeş li Sûriye hîn berdewam e û xuya dike ku hêzên Amerîkî dê hîn li Sûriye bimînin. Lê çavdêr dibêjin ev mayîn ne heta hetayî ye. Dê rojek were ku hêzên Amerîka têde ji Sûriye derkevin. Ji bo ku her kes ji bo wê rojê amade be, mêvanê me ku dê niha li gel me be, pêşniyar dike ku hikûmeta Amerîka bernameyeke dana vîzaya Amerîkî bo wan kesan amade bike ewên ku bi awayekî rasterast li gel leşkerên Amerîkî li nav Sûriyê kar kirine. Miles Kagan berdevkê berê yê koalisyona dijî Daişe ku niha wekû şirovekarek lê gel Înstitûya New Lines ya lêkolînên stratejîk dixebite ew niha ji New Yorkê tevlî me dibe. Miles gelek spas bo beşdariya te. Mijara raporta te ku te li New Lines belav kir balkêş bû ji bo gelekan bi taybet hinek kesên ku li nav Sûriyê ne tirs kete dilê wan di wexta tiştekî wilo dibîn. Gelek dibêjin eger niha li Amerîka ev nîqaş tê kirin naxwe mijara derketina yan vekêşana hêzên Amerîkî ji Sûriyê nêzik dibe. Gelo ev mebesta te bû vêyekê yan na? Rojbash, Slavu Rez, Hevel Sirwan. Thank you again for covering this important report that we have prepared at New Line. Ez spasiya we dikim ji bo şopandina vê raporta girîng ku me li Enstitûya New Lines amade kiriye. Berî her tiştî ez dixwazim bo bînerên we li Efrîn, Kobanî, Heseke û Dîrîkê bo hemû hevalên min li Bakur û Rojhilatê Sûriyê zelal bikim. Raporta min pêşniyar nake ku divê Amerîka ji Sûriyê vekişe. Mebesta raporta min ew e ku divê çi bibe eger Amerîka jê derkeve. Divê qanûndanerên Amerîkî dest bi amadekirina siyasetan bikin da ku alîkariya hinek Sûriyan bikin ku werin Amerîkayê. Gelek spas bo vê zelalkirinê ji ber ku birastî girîng bû yanî gelek alozî derketibûn holê xelk ditirsiyan ku birastî jî eger raporteke wisa vîş tevî ku ne raporteke fermiye lê navendeke Amerîkî behsa vêyekê bike ji bo wan tiştekî balkêş bû. Lê ez werim ser tiştekî din girêdayî wê çima te dê niha girîng e? Yani li gor ezmûna danûstendina Amerîkiyan yan artêşa Amerîkî li gel Iraqiyan engere bêjin wergêr bin, kontrakter bin ew kesên ku girêbest bi hikûmeta Amerîkî hebûn li Iraqê proses çawa bû û ji xwe nimûneya herî dawî li Efganistanê dema ku Amerîka ji Efganistan vekişiya. Yani di raporta xwe de tu çawa ezmûnê yan tu çawa sûdê ji ezmûna van her du tecrübeyên Amerîkî li Iraq û Efganistanê dike. We in America have established policies for Li Amerîkayê me siyasetên vîza û programên koçberiyê çêkirine ji bo hevparên me yên ku şerê dijî terorê li Efganistan û Iraqê kirine. Min û alîkara min Caroline Moorman me berê xwe da yasayên berê yên girêdayî Efganistan û Iraqê. Me dît ku heman derfetên koçberiyê bo Amerîka ji bo hevparên Amerîkayên ewlekarî li Sûriyê an ku hêzên Sûriya Demokratîk nîne wekû hevparên me yên ewlekarî li Iraq û Efganistanê. Ev pirsgirêkeke mezin e. Sûrî, hêzên Sûriya Demokratîk û sivîlên ku alîkariya Amerîka û hêzên koalîsyonê dikin divê ku heman derfet ji bo wan hebe wekû hevparên Amerîka li Efganistan û Iraqê. Ji bo me dema me ev rapor dinivîsî me didît ku ev meseleyeke prinsîbê ye. Meseleyeke dadmendiyê ye. Meseleyeke wekheviyê ye. Hêzên Sûriya Demokratîk gelek qurbanî di şerê têkbirina Daişê de danîne. Helbet me gelek şehîdên wan dîtine. Bêhtirî 11,000 şehîd dijî Daişê û dora 20,000 kesên ku birîndar bûne. Hêzên Sûriya Demokratîk her serkeftîne di şerê dijî Daişê de. Vê dawiyê komandoyên Hesedê êrişeke serkeftî pêk anîn.
تێدا ئەمیرێکی داعشێ کوشتن تەرۆریستێک ji عێراقی بوو یەکینەیەن ئانتیتەرۆرێ و هێزن ئانتیتەرۆریên هەسەدێ بە بەردەوامی شەرێ داعشێ دکن باشە ئەم بەحسا چەند کەس ساتکن یعنی ئەم بەحسا 10 کەس ساتکن 100 کەس 1000 کەس نزانم ینی li gor daneyên di destê we de ev hejmar çend e evê ku hûn dibêjin divê programeke vîza ji bo wan were amadekirin ku niha tune ye weva jî xaleke girîng e ku niha barnameyeke koçberiyê yan bernameyeke dana vîza ji bo hevparên Amerîka li Sûriye an ku hêzên Sûriya Demokratîk tiştekî wilo tune ye lê em behsa çend kes satkin li vê dekê divê naverokê de We do not have an assessment of how many people would want to immigrate from Syria to the United States. me nirxandinek nîne ka çend kes dixwazin ji Sûriyê koçî Amerîkayê bikin. Lê em dizanin ku merc û sedem û mafê koçberiya bo Amerîka li Sûriyê hene. Amerîka van programan datîne da ku alîkariya wan kesan bike ewên ku li jêr metirsiyê ne eger li welatê xwe bimînin. û em dizanin ku xelkê Bakur û Rojhilatê Sûriyê li jêr metirsiya Tirkiyê ne. Ew li jêr metirsiya Daeş û rejîma Êranê ne û milîşiyayên ser bi Êranê ve. Ew her wiha li jêr metirsiya rejîma Sûriye û hêzên Rûsyayê ne. Lewra hinek ji wan ewên ku dixwazin werin Amerîka divê derfeta wan hebe. Niha ez bi awayekî kesayetî endamên payebilindên hêzên Sûriya Demokratîk nas dikim. Ew qet naxwazin ji welatê xwe derkevin. Ew naxwazin xelkê xwe li dû xwe bihêlin û werin Amerîkayê. Nexeme, ez pêşniyar nakim ku Amerîka balefirekê bîne û hemî rêberên herêmê bibe. Lê eger hinek karsaz hebin, eger wergerên xwecihî hebin yan eger malbatên rêberên leşkerî û siyasî hebin ku bixwazin ji bo ewlehiyê werin Amerîkayê, divê ew derfet ji wan re hebe. Li vê dekê tu ne tenê behsa kesên sivîl dikî yan wekû te got kesên ku danûstendina wan bi artêşa Amerîkî li nav Sûriyê heye. Tu tenê behsa em bêjin wergêran dikin kesên ku terceme dikirin yan kesên ku girêbestê wan bi hikûmeta Amerîkî re hene. Tu her wiha behsa rêberên SDF dikin, rêberên hêzên Sûriya Demokratîk dikin ne wisa? The eligibility for a visa program would include those military leaders because they are under threat. Mafê qebûlkirinê ji bo vê programa vîzayê dê her wiha ji bo wan rêberên leşkerî be ji ber ku ew li jêr metirsiyê ne. Ez hinekan ji wan rêberan nas dikim. Ez çend caran li gel Jeneral Mezlûm Kobanî civiya me. Ew ê qet hez neke ku xelkê xwe li dû xwe bihêle da ku were li bajarê New Yorkê bijî. Lê hinek kesên li dora wî hene dibe ku hinek kesên planizm ku renge bixwazin werin Amerîkayê û ev program dê take kesan destnîşan neke. Ew ê nebêje me cih ji bo Mustafa yan Leyla yan Mihemed yan Zozan heye. Program dê mafê wergirtina vîzayê bide. Serbingeha wan Sûriyên ku bi awayekî rasterast li gel hêzên Amerîkî kar kirine. Her wiha dê serbingeha wê yekê be ku metirsî ji aliyê grûpên din ser jiyana van kesan heye. Yan jî sedemeke din ku divê ew ji bo ewlehiyê koçî Amerîkayê bikin. Em dê sivegerin ser dema weşandina belavkirina vê raportê ji bo geleka cihê pirsgirêkê yên bû pirsgirêk tevî ku te destpêkê de eşkere kir ku armanca we ji vê yekê ji belavkirina vê raportê ne ew bû ku hûn bêjin divê hêzên Amerîka ji Sûriye vekêşin lê tenê hûn behsa hinek mijarên teknîkî dikin. Yani lê girîng e gelek kesan gelek hevalên min li nav Sûriyê ew ê ku ev raport xwendin yekser dibêjin niha nîqaşek di nav medyaya bi taybet medyaya rejîma Sûriye ku numuneya medyaya Tirkiye yan gelek medyayên xwecihîn evê li dijî hêzên Sûriye Demokratîk dibêjin yanî sûd ji wê yekê kirtin ew bi kar anî bo bêjin bine Amerîka haziriya vekêşanê dike. Tu ser vê yekê çawa dibêje çi dibêje Miles? We have think tanks in Washington and New York and Me li Washington, New York, Londonê û heta li Hewlêra Herêma Kurdistanê jî navendên lêkolînan hene. Armanca van navendan ew e ku raportên xwe biweşînin, mêvandariya gotûbêjan bikin û rê bidin şarazayan ku agahiyan parve bikin da ku bandorê lê siyasetê bikin.
آرمانجا راپورتا که من به کارولین را نویساندی او که باندوره لکوشکا سپی و لکنگرسا امریکی بکم که یاسایان ساز بکن. پیوسته او یاسا بین دانین جبو پیشخستنا برنامه که ویزا و کوچبری جبو هفکارین میین لسوریه. مترسی اوه اگر یاسا نها نه دانین لی دمک وره که امریکا جسوریه درکوه و امی نچار بین که حوالبندین خواه لدو خواه بهیلن. و اگر امریکا دیسا دفج دوستین ما لسوریه برده او یک ده زراره بده ناو دنگ امریکا لسرانسری جیهانه. باشا اموارن سر مجارا مانو نمانا هزين امريكا لسوريا شخوط تظاني يعني افدمك ميليشيا سر بايران هفا نتني لسوريا والعراق جي ايريشان دبن ايريشان بروكيت ودرونان ووكيدن دبن سر هزين امريكي هما تتكاربش دسبيكا شر اسرائيل وحماس تشاور روشي دبينه يعني افايا هنا كس دبيجن هناك جافدير الهريمي دبيجن دبكو فشارك بالسر درخستنا هزين امريكا جسوريا تو بخوا بردفكي كواليسيون بو وتدمك دريج تدانوستندني بكردان هم لسوريا هم العراق وتو هر وهر بعراقيار جي دانوستندني عندك بقشتي تروشي تشاوا دبينه اف شاركو ايران وميليشيان وهي داتي نسر بنجهو هزين امريكي تيتشواتي كاردكن كاريجرن آنا. Since the beginning of the Israel-Hamas conflict, جه دسپیکا شر اسرائیل و حماس و میلیسین به پشتگیری ایران لعراق و سوریه زیاتری پینجا جاری ایریشی بارگهن کلشکرین امریکای لی دمینین کرنه و او ایریش بونه صدما بریندار بونه لشکرین امریکای. گریبسکاره کی می سیویلی امریکی هبو که جه ترسا و جبر که او جه درونان در رویا به کریزا دل جیان خواه دستا و میلیسین به پشتگیری ایران جی داخویانیان ددن که ده وان ایریشان بردوان بکن. برسوا امریکای پر به پیوانه. برسوا وی پر به کنتروله. از دبیجم تشتی که ده بقومه او که اگر میلیسین به پشتگیری ایران سربازکی امریکی بکشن و او سرباز به داربستکی پیچایی با آلا سور و سپی و شین وگر امریکای و دمه سروک بایدن نچاره بریارک مزن و ویرک بده. دوی او ایریش بکه و میلیسین که ایران پشتگیری وان دکه تونه بکه. از وها هزر دکم که او دست به آرمانچ کرنا وان ل هر در سوریه بکه و دبه که حوجه به بهتر ایریشن عزمانی تایبت لعراقی بکه. لی دبکو اویک ببسدم کو ارکی کواليسيوني وهزين امريكي هلبت للعراق وسوريا تایبت لفيدك لسوريا جبر روشا اولكاري لسوريا دريشتر بيان اركي وان ورا جوهرتن ج دجاتيا داعش يعني شر دجي داعش وبرماين داعش برب ايريشن سر بنجهن سر بميليشاين جريداي ايراني يعني تدبيجا فيا بيكانه ممكن يكون تشتكي ولو شيء ببا. American leaders in Washington, in the White House, and Pentagon. ریبرین امریکی ل واشنگتن ل کوشکا سپی و پنتاگونه دخوازن بال لسر داعش بمینه و هلبت مافی امریکا هیا کلشکرین خواب پاریزه. ملیسین که ایران پشتگیری وان دکه او قاس ایریش کرنه و او درونین پیشکتی بکارتینن که امریکا نکاروان پاشگوه بخه. و او میلیس دخوازن امریکای بکشین نافشرکی حریمی مزنتر. لی از دخوازم که تماشاوانین و ویکی بزانن. او ایریشن که جهن وکو بو کمال و جعالی رجعوای جمع فرات و لنزیکی شحیل و البصیراتین او ایریشن لسر بارگهن لشکرینه. اگر ام ببینن که میلیسین به پشتگیری ایران ایریشی بالیوسخانه امریکا لبغدای یانجی قنصلخانه امریکا لحولیر بکن و دمه ایران تندیا خوازیده دکه و براستی جی امریکا دخوازه که شر بکه. و دما اویک ببه سروک بایدن ده بجارک هبه که هیزن خواه جبنگه التنف وکشینه آنجی لشکرین خواج سوریه وکشینه دا که گروپین سیاسیین لامریکای رازی بکه دنگ دیرین که شر ناخوازن یانجی سروک دکاره دنگ دیرین که دخوازن امریکا به تندی ایریشان ببه سر میلیسین که ایران پشتگیری وان دکه رازی بکه
جبو هیزن سوریا دموکراتیک جبو وان جی کو هفبارن امریکان دوی شر دجی داعش ده قالك مترسين وكي دن هنا ام بيجن وكو نمونه ايريشن تركيا و جروبين سرب تركيا و لقالك دفرن الي روجافاي فراتي رژیم بخوا مترسیه که مزنه و گرا رژیم بو هناك دفرن کردان لسوریا مترسیه که مزنه و وقت قلت اف ميليشياين سرب ايراني وخطر وانجي هلبت جبلي داعش قال لك مترسي الهريمه هنا تدبيجا امريكا دفيد فيدا ميدا تشبكه جبو مسوغر بك كو بكيماني اركي وي سركيه شر دجي داعش بردوام بك وتاثير لي نبه جوان مترسيين دن كو من بحث وانكر سوریه جنگهک دجواره کو امریکا تیدا کار دکه جبر همو کومن کو بحث کری و ام بختورن کو ج دسپیکا اپراسیون سال 2014 حتی نها تا حساب شاش چه نبونه لی تماشاوانین و باش دزانن کو امریکا نچار ما درون استخبارات ترکیه بخینه و او درون احتمالا کو هرمن هستیارن کو امریکا بسرکردین حسد را هفکاری دکه دکرن آرمانج و چاودری لی دکرن و افجی تام مینا کویکه کو ترکیه با اپراسیون خوین لشکری چقاس ویرک بویه ام دبینن کو هر هفته ایریشن ترکیه آسایش حسد و روزنامه‌وان جی دکوژن هفکار کیمه روزنامه‌گریه ی آژانسا نورث پرس هات کشتن و از سرساغیه دشینم جبو وی رخستنه و جبو همو کسین کو اف ایریشن جالیه ترکیه و تین کرن لکوبانی قامشلو افرینه و لنزیک تلتمرو دیری که دیتنه ده دما کو جیهان بالا خود ده اسرائیل و غزای ده ترکیه هین زده تر ایریش بیک آنینه مايلز كاغنز بردف كبري كواليسيونا نافنتوية لدجي داعش وشروفاكار الانستيتيو نو لاينز يا لكولين استراتيجي لواشنطن تمارا بوج نيويورك جالكس باس بوفان شروفي انت سير شابا كويت بي و بفيك جيم ديجهن داويا في بشاكيج برنامج خا بشتي ناف بريمي جارا كدن بورا بردوام بكن وكي هر هفته امي نها هنك مجارن غريداي هالبجارتين سروكاتيا امريكايين سال 2024 جبوا بيشكش بكن هفكارا ما هيرو زنگنا بمن ريه داكو اليكاريا ما بك ام فانتشتان جهف درخين هيرو بخير هاتي سپاس تشبو ما دكري في حفظيه سیروان پێما بێ هەفتەی ڕابردوو زۆر باسی بابلین هەڵمەتی هەڵبژاردنەکانی کۆماریەکانمان کرد زیاتر لەم هەفتەیە فۆکس خینە سەر سەرنجماندینە سەر دیموکراتەکان صدي صد هلبت حفتيات شوي ما بحثا قالك خانديدن كوماري كرن جبركو كوماري ندى صلاة دنا درفتا وان هيك وبيتر بربجاران بدن بيش بو كويكي هالبجيرن نها الآلية ديمقراطة أمتني بحثا بايدن دكن هيرو يعني كسني دن هنا جبركو نزل على جبو قالك كا بايدن حطانها وي أو بربجار بي يا شاوي خوزيت الشروفة بك وتبعد بتشكي بحثا ميجوية جي بك سەرەتا سیروان بابلین وەکو ئاماژت پێکرد ڕاستە وەکو هەفتەی ڕابردووش پێ وتمان بە شێوەیەکی وەکو عرفێک دیموکراتەکان هەموو جار بووە کە ئەو سەرۆکی کە لەسەر دەسەڵاتە ئەو سەرۆکە کاندیدیانە بێتەوە بەو پێیە بایدن کاندیدی یەکەمی دیموکراتەکانە ئێستا بەڵام لەگەڵ ئەوەشە هەتا ئێستا دوو دیموکراتی تر خواستیان دەربڕیوە خۆیان ناونووس کردووە بۆ ئەوەی بچنە پێشبڕکەی دیموکراتەکانەوە بەڵام هەروەکو ئاماژەمان پێکرد بەو شێوەیە کۆماریەکان نییە جارێ بەڵام ئەمانیش هەر لە هەڵبژاردنەکانی ویلایەتەکانە لە هەڵبژاردن با بڵێن لە کاکس و پرایمەرەکانە دەنگیان بۆ ئەدرێ ئەویش دوو دیموکراتن هەتا ئێستا دین فلیپس و هەروەها مەریەن ویلیەمز ئەم دوانە کاندیدی جگە لە بایدن کاندیدی دیموکراتەکانن يعني اگر هي هجر فان كسان هجمارا باش جا يا دلجين ولايتان ديفان برايمري وكاكس دور قرتن بلكي اوجه بايدن بقدر يك جوان جه بايدن بقدر اگر هي نوصه
ئەگەر هەیە بەڵام با خۆمان نەزانین کە ئەگەرێکی ئەوتۆ نییە لەبەرەوەی هەتا ئێستا ئەو هەڵمەتەکانی هەڵبژاردنە ئێمە ئەبینین هەڵمەتی کۆمارەکان چەند تونند و تۆڵە لە ئێستاە ینی هەمووی بەرنمەکانی خۆیان هێناوەتە بەرباز باسیەکەن بەڵام بەو شێوەیە نەمان بینیوە لە دیموکراتەکانە و هەتا کوستی ئەم مانگەش بۆ نمونە لە هەندێک ویلایەتەوە کە دەست پێکا سەرەتا لە وڵاتی فلۆریداوە تاکو 30 مانگ کاتێکی دیاری کراوە کە کاندیدێک بتوانێت خۆی ناونووسی بکات و پاشانەوەکە دیموکراتەکانیش ئەچنە کۆنگرەوە تەبی ڕێژەیە پەسەندکردنی یا سەرۆک بایدن کێم بووە هێرۆ بەڵێ سیروان با بڵین ڕاوەرگرتنێکی نوێ کراوە کە لە سەرەتای ئەم مانگا و ڕاوەرگرتنە کرابوو کە ئەم ڕاوەرگرتنیان زیاتر تیشکی لەسەر دەنگدەرە دیموکراتەکانە ڕاوەرگرتنەکە با بڵین لەلایەن دەستگای ئەسۆسیێتد پرێس و هەروەها نۆرک سنتەر بۆ کاروباری لێکۆڵینەوە کراوە ئەم ڕاوەرگرتنە لەم ڕاوەرگرتناوەکو ئاماژەم پێکرد تیشک کراوەتە سەر دەنگدەرە دیموکراتەکان و دەرکەوتۆ لە ئەنجامەکەیان نزیکەی نیوەی دیموکراتەکان با بڵین ڕازی نین لەو جۆرەی کە ترامپ ببوورە بایدن مامەڵەی کردووە لەگەڵ شەڕی ئیسرائیل و فەلەستینیەکاندا شەڕی ئیسرائیل و ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە بەپێی ئەم ڕاوەرگرتنیان ئەمە یەکێک بۆ لە هۆکارە سەرەکیەکان کە ڕێژەی بایدن دابەزیوە کەواتە لە نێو خودی دیموکراتەکانە تەنها لە 150 دیموکراتەکان رازین بەو شێوازی مامەڵەکردنەی کە بایدن کردوێتی لەگەڵ ئەم شەڕەیە ژبەر بۆ مژارە ئیسرائیل و حماس یان شەڕی ئیسرائیل و حماس شەڕێک کۆنهاڵ غەزا دەبێ بووە دناو کۆمەلگاها ئەمریکی دناو جڤاکە ئەمریکی دەبووە شتێکی کۆ جوداکردن پەیدا کردیە ئەڤژی سەدەماوی هەیە بێگومان ینی جیاوازیەکی زۆر هەیە ئەوەش کە ئێستا ئەبینین لە ناو خودی دیموکراتەکانە جیاوازی هەیە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەمەشا ئەوانەی کە وەڵامی پرسیارەکانی ئەم ڕاوەرگرتنیان داوەتەوە ینی بەشێکی زۆریان لەمانە هاوڕان لەگەڵ ئەوەی کە پێویستە چارەسەریەکی دوو دەوڵەتی هەبێ بۆ با بڵێن کێشەی ئیسرائیل و فەلەستینیەکان چارەسەری دەوڵەتی فەلەستین کە هەروەکو بەڕێوەبەرایەتەکە یەک لە دوای یەکەکانی ئەمریکاش هەمیشە ئاماژەیان بەوە کردووە کە پێویستە چارەسەریکی دوو دەوڵەتی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لە شێوازی با بڵێن بە تایبەتی کە ئێمە ئازانین بارمتەکان ئەمریکاییتیا بوو لە شێوازی مامەڵەکردنی بایدن رازینین لەگەڵ ئەم شەڕەیە باشە دەگوت دەگوڤای هاوکارێکی سەرەکیە مەسەلا شەڕی ئیسرائیل و حەماسێ فاکتەرێ دن چنە هێرۆ کۆ دەشتنە ڕێژەیە پەسەندکردنا بایدن وڵۆکیان بەوی شکلی بەڵێ یەکێکی تر لە فاکتەرە سەرەکیەکان تەمەنی بایدنە ئێمە دەزانین لەم مانگەدا بایدن تەمەنی بوو بە 81 ساڵ ئەمەش بەپی ئەو ڕاوەرگرتنانی کە کراوە بەپی ئەو خەڵکانی کە قسە ئەکەن دەنگدەرانی ئەمریکا پێیان وایە ئەمە تەمەنێکی زۆرە بۆ سەرۆکێکی ئەمریکا کە بتوانێت با بڵێن بە ئەنەرژیەکی زۆرە کە ئەم کارە فۆکسێکی زۆری ئەوێ تشکی زۆری بخەیتە سەر شتەکان پێیان وایە کە دەتوانرا ئەگەر تەمەنی کەمتر بووە باشتر بووە خۆ سەرۆکێک بێ تەمەنی کەمتر نەتەنێ هێرۆ ئەدوێز بێژم ژی نەتەنێ دموکرات ڕخنێل یاڤەیەکێ وەکو پرزگرێک دەبینن لێ کۆماریژی بکارتینن یعنی بەربژاری کۆماری گەلێکی هەرچەندە سیروان با ئێمە ئەوەش ببینین کە بربژاری با بڵین ئەو دانەڵد ترامپ کە لە کۆماریەکانە ڕێژەی پەسەندکردنی لەسەروی هەموو کۆماریەکانەوەی تەمەنی 77 ساڵە ینی ئەویش بەڵێ فەرقێکی تەنها 4 ساڵیان ئەو کاتێکە ئەگەر دانەڵد ترامپ با بڵین هەڵبژێردرێتەوە گریمان ئەگەر ئەو هەڵبژێردرێتەوە بۆ ئەو کاتێککە ئەویش کۆتایی بە تێرمەکەی دێت هەر لە تەمەنی ئێستای بایدنی لێ دێت باس ئەفخالێکی گرینگە باشە هێرۆ وەکی دن ینی تەبحسا هەنێک مژارێ دنجی گرباش بەرگۆ سەدی سەد مژارە ئابووری مژارێکە گرینگە بەڵێ سیروان ئەمەش بابەتی ئابووری ئێستا بۆتە یەکەم بابەت لە نێو ئەمریکیەکاندا کە تیشکێکی زۆری لەسرە لەبەرەوەی هەڵاوسانێکی زۆر هەیە لە بازارە شتومەک زۆر گران بووە و ئەمەش ینی وای کردووە کە ئەمریکایەکان پێیان وایە سەرۆک بایدن نەیتوانیوە کە ئەڵێم ئەمریکایەکان ئەوانی کە لە ڕاوەرگرتنە گشتیەکانە بۆ چوونی خۆیان داوە نەیتوانیوە بەو شێوەیەی کە پێویست بوو مامەڵە لەگەڵ ئابووریا بکە ئەمەش لە کاتێکدایە کە با بڵین دەرفەتی کار زیاتر بووە لە بازارەکانی ئەمریکا دەرفەتی کاری زۆر ڕەخساوە بەڵام لەگەڵ ئەوە ڕەوشابووری خەڵکی باشتر بوو بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشە چونکە با بڵین
چۆنەڵی ئەو بجەی ئەو موچەی کە وەریەگرن ئەمریکایەکان بە بەراورد لەگەڵ بازارە کەمە. باشە هیرۆ ئەم هەرگاو بەحسا هەردوو پارتیان سەرەکی دکن لە ئەمریکا هەم ینی پارتیا کۆماری و دموکرات نهاد هەلبژارتناندا یان بکەوانیت هەلبژارتنی 2024 دا تو کاندیدێ دن هەنە یان تو پارتیên din ev biçûk dikarin beşdar bibin kîne ew partîyan ew kes بەڵێ سیروان بێگومان دوو پارتی هەن کە ئەوانیش یانی هەر کاندیدێکی سربەخۆ توانێ خۆی ڕجستەر کات و بڕوا بەڵام تۆزانی بوون بە کاندیدی سەرۆکایەتی لە ئەمریکا پارەیەکی زۆری تێچێ هەڵمەتەکانی هەڵبژاردن پارەی تێچێ و زیاتر دوو پارتی کە کۆماری و دیموکراتن دوو پارتە سەرەکیەکە یعنی ئەمە زیاتر وا ئەکا کە با بڵین بەخشێنەران زیاتر پشتیوانیان ئەکەن کە ئەتوانن هەڵمەتەکانی هەڵبژاردن زیاتر بەرەو پێشەوە بەرن بەڵام لەگەڵ ئەوەشدا دوو پارتی تر کە ئێستا کاندیدیان هەیە ئەوانیش پارتی لیبرتاری و هەروەها پارتی ساوس گرین پارتی لە ئەمریکا ئەمانیش کاندیدی خۆیان هەیە و ئەمانیش پاشان دەچنە کۆنگرەوە هەتا ئێستا با بڵین پارتی گرین پارتی ڕۆژی کۆنگرەی خۆی دانەناوە بەڵام دەیان کاندیدی هەیە بەڵام پارتی با بڵین لیبرتریەن ئەو لە 24 مانگی 5 لە واشنگتن کۆنگرەی خۆی دەبەستێت بەڵێ لە ساڵی داهاتوو لە واشنگتن کۆنگرەی خۆی دەبەستێت و لەوێ کاندیدێک دیاری ئەکەن یعنی کاندید هەیە بەڵام ئایا چانسەکە چەندێک ئەبێ ئەمەش تۆزێک ئەوەیە نابێژە مەسەرەن بەگشتی ینی گەلە کەس پارتین هەردوو پارتین سەرکی ڕەخنەلوان پارتین بچووچێک دەکەین مەسەرەن ئەم بێژن پارتیا کەس گەلک ئەندامێن وێ یان گەلە کەسێک گۆ دەنگی خۆ دەدن بەربژارێ پارتیا کەس هەلبژارتنێن بوری دەهلبەت نە بەحسان هاتکم ئەو دەنگ لەسەر حسابی پارتیا دموکراتش بەرگۆ حتا ڕادەیەکی ئاجندەیەن وان و یەن دموکراتە نێزیکی هەبن بەتایبەت پزگرێکین وەک مەسەلا مافێن مافی ژنان مەسەلاش بەربرنا زارۆکە مەسەلا گوهرتنا کەش و هەوایە ینی مجارن و دموکراتی بەحساوان دکن ینی تنابێژ سەر حسابی وەیەکیش بەرگۆ ئەv یەک سەدی سەد دنیقاشێ هەیە بە تایبەتی پارتی بەڵێ پارتی سەوز هەندێک لە بۆ چوونەکانیان با بڵین لەیەکەوە نزیکە بەڵام لەگەڵ ئەوەشدا سیروانەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو با ئێمە باسی ساڵی 1992 بکەین هەڵبژاردنەکانی 1992 کە یەکێک بوو لەو هەڵبژاردنانەی با بڵین کاندیدێکی سربەخۆیە پارتی سەوز بوو زۆرترین دەنگی بەدەست هێنا با بڵین بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی تر و بە بەراورد لەگەڵ کاندیدی لایەنەکانی تر جگە لە پارتی دیموکرات و کۆماری ئەویش با بڵین ڕاستپێرو بوو کە توانی لە 18 دەنگەکان بەدەست بهێنێ لەو هەڵبژاردنەی کە بیل کلینتن بردیەوە ینی بیل کلینتن 43 دەنگەکانی بەدەستێنا جۆرج HW با بڵین کە ناو کووردا پێوترێ بوشی باوک ئەو لە 37 دەنگەکانی بەدەستێنا بەڵام ئەم لە 18 بەدەستێنا بوو یعنی بۆ پارتی سەوزی ئەمریکا 18 زۆر بوو لەوەیە زۆر و تەکنۆلۆژی تەسیر نەکرد کۆ بیل کلینتن وێ چاغ بەسەرۆک یعنی بەگو تەسیرەکە نێگاتیڤ بە یان پۆزیتیڤ بە لەسەر بیل کلینتنی هەرچەندە وەکو وتمان بۆ چوونەکانیان هەندێک لە یەک نزیکن لاندێش بەڵام لەگەڵ ئەوەشا تەسیری لێ نەکرد بوو هەر بیل کلینتن سەرکەوتنی بەدەستێنا لێ بگشتی ینی خۆیایی ینی داویا داوی گاواگۆ وەکتە گۆ ینی داویا داوی لەسەر وەیەکێت مین حتاکی ژارەدەی ئەv بەربژار ینی چ پارتیا چەپ یا پارتا لیبرتریان بینی لەسەر وەیەکێت کار حتاکی ژانەدەی کار کەمپێنێ لە هەموو هەر پێنجی ویلایەتی ئەمریکی بکە حتاکی ژارەدەی دکارە خوادریا ئەمبێژن ڕەکلاما بگهینن دەنگدارن ئەمریکی ئێک و بریار نەدانە ئەوژی وەکتە گوت پەرەژێر دەبێن نەولو بەڵێ بێگومان ئەمە پارەیەکی زۆری ئەوێ و پارەکەش خۆمانەزانین لە بەرنمەکانی ترا دەتوانین ئاماژەی پێ بکەین بە درێژی کە چۆن بودجەی هەڵمەتی هەڵبژاردن دابینەکرێ لە ئەمریکا بەڵام ئەمەش جگە لەوەش ینی کۆمەڵێک شتی تر هەیە هەتا گەنە ئەو ئاستا ئاسان نییە گەیشتن بە ئاسە و دەنگدەرانی ئەمریکاش ینی لە ڕۆژەکانی کۆتاییە بە تایبەتی سیروان کۆمەڵێک خەڵک ینی ڕاستە ئەچن دەنگ ئەدەن مەسەن لەوانەیە لەگەڵ بۆ چوونەکانیشیانابن بەڵام دەنگدەریش هەیە کە ئەڵێ من ئەگەر دەنگیش بدەم بەو کەسە ترسی ئەوەی کە سەر نەکەوێت دەنگەکەی لە لایەکی ترەوە بفەوتێ لەبەرەوە زۆر جاریانی هەر بۆ ئەوەی کە لە نێوان دوو پارتە سەرەکیەکە ئەمێنێتەوە ئەو دەنگدانە ئەم دیسە بەگەرن سەر بایدن هێرۆ ژبەرگۆ بایدن دەستپێکە کەمپێنە خۆیان 2020 بەریکۆ ببە سەرۆک بەحسا گەلک ینی گەلک سۆز و بەڵێندا بوون لێ
gelek kes dibêjin û çavdêr jî dibêjin û dengdar bi xwe jî dibêjin ku Biden ew hemû soz pêk nanîn. Çi bûn ew sozên ku hetan ha Biden cî nekirine؟ بەڵێ هەوڵی بۆ داوە سیروان باسی هەندێک لە شتەکانی کردووە بەڵام سەرکەوتوو نەبوون ئەمەش ئێمە یەکشت پێش ئەوەی باسی ئەو بەڵێنانە بکەم کە شتە گرنگەکانی کە باسی کردبوو ئێمە لە بیریشمان نەچێ ینی ئێستا چۆنەڵی تۆ کاتێک کە سەرۆک بڕیارێک ئەدا یا پەیمانێک ئەدا پشتیوانی کۆنگرێسیشی پێویستە یعنی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سەرۆک بەتەنیا ناتوانێت هیچ بڕیارێک بدات ئەمە پشتیوانی کۆنگرێست پێویستە تۆ پشتیوانی ئەنجومەنی نوێنەران و هەروەها سیناتیش ئەبێت پارتەکەت لەوێش زۆری نەبێت تا بتانی پشتیوانی بەدەست بێنێ هێرۆ ڕاستی ji بۆ بینەرژی باش تێ بگهێژن ڕاستە لە ئەمریکا یەک ژوان وڵاتای گۆ دەسەڵاتە سەرۆک گەلێکی بەهێزە هەیە لێ تەڤۆلۆژی وەکتە گوت ئەوای خالێکە گرینگە و باشە کۆ بینەر بزانن کۆ سەرۆک نکار ئەجندای خۆ هەرگاو بگهینە سەریش بەر بتایبەت نها دوان ساڵێن داویدە کۆنگرس گەلێکی دابش بووە هێرۆ دموکرات و کۆماریاندا و ئەو یەک تەسیرێ ئێمە ئەبینینیان بۆ پەسەندکردنی بودجە هەتا ئێستا بودجە پەسەند نەکراوە ینی هەر درێژەی پێ ئەدرێتوانە ئەمە شتێکە نیشانەکانی ئەوەی کە کۆنگرس زۆر دابش بووە جابا بێمە سەر ئەو خاڵانەی کە بایدن با بڵین لەسەر بنەمای ئەم خاڵانە دەنگی زۆر کەسی بەدەستهێنا یەکێک لەوانە دابینکردنی خزمەتگوزاری بەخێوکردنی منداڵ بوو بۆ دایک و باوکەکان کە هاوکاریان بک کاتێکە منداڵەکەیان لە شوێنێکدا ئەنێن کاتێک خۆیان ئەچنە سەرکار نەیتوانی و ئەمە بە تەواوەتی هەتاکو ئێستا ئەمە دابینکەوە هەروەها یەکێک لە شتە هەرە گرنگەکان کە دەنگی زۆرێک لە خوێندکارانی بەدەستێنا بایدن ئەویش بابەتی بەخۆڕاییکردنی کۆمیونیتی کاڵج بوو کەواتە 2 ساڵی دوای دواناوەندی بایدن ئەمە یەکێک بوو لە بەڵێنەکانی کردی بەڵام لە دواییشە ئەمەش هەتا ئێستا بەو شێوەیە کە باس کرا بەو شێوەیە نەکراوەیە لێ خۆشببوونی قەرزەکانی خوێندکاران لێ خۆشببوونی قەرزی خوێندکارانی ژیانی بەو شێوەیە نەبوو کە هەموو خوێندکارێک وایە زانی ترەگەر سەرۆک بایدن ببێ بە سەرۆک بە تەواوەتی تر قەرزەکان هەوڵیدا بەڵێ بەڵام نەگەیشتە ئەو ئەنجامی کە بتوانێت بە تەواوەتی قەرزەکانەوە کۆمەریان لە کۆنگرس ڕێنەدا نەوسە بەڵێ و هەروەها هی نبوو ینی سنوورێکیشی دانا بۆ قەرزەکان تەنها 10,000 لێ خۆشببوون ئەویش ئەگەر قەرزەکە لە 50,000 زیاتر بێ شتێکی وا کە یارمەتی بوو هەر بەڵام بەو شێوەیەش هێشتاش بە تەواوەتی جێبەجێ نەکراوە و هەروەها یەکێکی تر لە شتەکانی کە هەمیشە باسی کردووە قەدەغەکردنی چەکی هێرشبەرە ینی قەدەغەکردنی فرۆشتنی چەکی هێرشبەر لە ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمە شتێکە کەمانزانین کۆماریەکان لە دژی کۆنتترۆلکردنی چەکن بەو شێوەیە ئەمەش سەختتری کردووە بۆ سەرۆک بایدن و هەروەها دانانی باجی زیاتر لەسەر دەوڵەمەنەکان باشنە وەنا هەلبەت وێ هەر بمینن وەکو هۆکارد هەلبژاتنێ بێدەنەوە لە هێرۆ ینی ڕاستە ینی هاتن جیبجیکردن یان نەهاتن جیبجیکردن ئەف بەڵێنێن بایدن وێ 2024 جارێکی تر ئەم بەڵێنانە ڕاستەش بە مەسەلا هەلگرتنا چەکان یان قەدەخەکردنا هەلگرتنا چەکان هەر مژارێکە کۆ بدەهێن ساڵانە لە ئەمریکا جێ مشتومڕیە هەفتەیە تویژی مە بەحساوی کرد لەسەر وەیەکێک کە ڕۆژێک دەرباس نابل ئەمریکا کۆ تەقینێک لێ چێ نابل باژارێکی یان ویلایەتێکیش بەر ئەف مژار وێ هەر بمینە بایدن بێ یان سەرۆکێکی دن بێ یان بەربژارێکی دن بکی بێ وێ بمینن باشە هێرۆ ئەمبەر بداویا وێ بەرنامێ دچن تشتێکی دن ji بۆ کۆماریان ینی دوان ڕۆژە پێش تێن کۆماری ڕەوشاوان چاوای مەبگشتی بەحسا دموکراتە وای دەکرد لێ کۆماری کورتی هەگەر بەڵێ سیروان کۆماریەکان لە 6 مانگی 12 دوایین با بڵین دبیتە لە بینی کاندیدەکانی کۆماریەکان وەکو هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکرد لە بەرنامەی ڕابردوومان هەتا ئێستا ترامپ لە کاتی دبیتەکانە بەشداری نەبووە بەڵام زۆربەی جار لە کاتی دبیتەکانە وتوێژی داوە بە کەناڵە تەلەڤیزیۆنەکان کە بەتەنیا خۆی هاتوو بۆ چوونەکانی خۆی خستۆتە ڕوو لەو کاتەیە هەتا دبیتی داهاتوو کە لەوە ئەچێت چوار لە کاندیدەکان بەشدار بن لەو دبێتە لە 6 مانگ ئەکرێ و 6 مانگی 12 ئیتر با بزانین لە دوای ئەوە ڕێژەی پەسەندکردنیان چی لێدە و کامیان سەرەکەون بێگومان هەفتەیە بێ هێرۆ دیست تلڤێدێکی ئامادە بوو تێژمار بەحساوێ و مژارێندن گرێدایە بژاتنێن سەرۆکاتێکن گەلک سپاس هێرۆ زەنگەرە بڤێکێژی ئەم گەهشتن داویا بەرنامەیە خوا گەلی بینەران حتا جارەکە دن بمینن دخێر و خۆشیێدە سلااو ڕێز